سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. لە بەشی دووەمی ئەم بەرنامەیەدا جارێواز لە بەشی یەکەم بێنم. لە بەشی دووەمی ئەم بەرنامەیەدا باسی ئەو ڕێگە پزیشکی و تەندروستیانە دەکەین کە هۆکارن بۆ بەهێزبوونی یادگە، مێمۆری، بۆ ئەوەی شتمان باشتر بچێتە مێشک و باشتر بیرمان کەوێتەوە. اینجا زۆر شت هەیە، بەڵام یەکێ لەوانە خواردن و شتە. ئێستا زانیتان بۆچی یەکسەر بە بەشی دۆم دەستم پێ کرد؟ چونکە ئەمە زۆر بەتامە. جگە لە خواردن کۆمەڵێک ڕێگەی دیکە هەن کە هۆکارن بۆ بەهێزبوونی یادگە، مێمۆری. بەڵام لە بەشی یەکەمی بەرنامە باسی کێشە و گرفت و نەخۆشیەکی دەرونی دەکەین کە ڕاڕاییە یان وەسوەسەیە. ئەها هەندێکمان کە لە ئۆتۆمبیل دادەبەزین دەمانەیە بڕۆین، جارێک ئاوا دەکەین دامان خست، تۆزێک دەڕۆین ئاوایەکی دیکە دەکەین دامان خست، یا هەندێک چی دەکەن ئەوە سیارەکان بەجێهێشت ئاوا دەڕۆن، بەسە دەجار لێتدا دادخستەوە و دادخست قەت نەبێتەوە. یان لە کاتی بەکارهێنانی بۆ نمونە قاسەدا ئەمە بۆ پارەیە، دای دەخا دەیکاتەوە، جارێکی دیکە دڵنیا دەبێتەوەی کە دای خستووە، جارێکی دیکە دەیکاتەوە دیسا ئەرێ داد خستەوە. یان لە کاتی خۆشۆردن دەڕواتە حەمام، ئیتر دەڵی دەوامی هەیە لە حەمام، خەریکی خۆشۆردنە سەعاتێکنە، دوانە، سێنە، چوارنە، تەسەور دەکەن کەسی وا هەیە 8 سەعات لە حەمامە، ئەرێ خۆ دڵی دەوامت لە حەمامە، ئەرێەوە دەوامە یا حەمامە؟ یانیش خەریکی کردنەوە و داخستنی دەرگایە، ئیشی تری نییە. تۆزێک بڕۆ لە قەینا من دەیکەم قەیناکە، تۆزێک بڕۆ لە خەریکی چییە؟ دەرگاکەی داخست، ڕۆیشت، بیر دەکاتەوە دەڵێ دانەخراوە، دێتەوە جارێکی تر دڵنیا دەبێتەوە کە دەرگاکەی داخستووە، تەواو مەزبوط نەکرایەوە، پاڵی تەواو، دیسان دەڕوە، دیسان بیر دانەخراوە، دیسان دێتەوە، ئەرێ داد خستەوە، مەگەر دەرگاکە بشکێنی ناکرێتەوە، ئەوە نەداد خست. ئەمە حاڵەتێکە پێی دەڵێن ڕاڕایی، وەسوەسە، لە ڕووی پزیشکی و لە ڕووی دەروون دروستیەوە، لە ڕووی پزیشکی دەرونی و دەروون دروستیەوە هۆکاری هەیە، چارەسەری هەیە. بەڵام پێش ئەوەی کە هەردوو کتەوەرەکە باسکەین، بەشداربووانی ئەمڕۆی بەرنامەتان پێدەناسێنم. قوتابیانی کۆلێژی تەکنیکی تەندروستی شێخان، بەشی تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداری MLT، زۆر بەخێربێن سەرچاو، ئاو هەگەرمە گوڕ بن، ئافەرین. تەمەنیشیان 18 و 19 و 20 و 21، گەنجن زۆر. جاو گەنجانە زۆر چالاکن، زۆر ڕووخۆشن، زۆر ڕەنکراون، لە سەرەتاوە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان دەبن، بەشداریش دەبن لەگەڵمان، بۆی پەیامەکە باش بگات. دەرگاکەی داخست، ڕۆشت و گەڕایەوە دیسان، دەیەوێت دڵنیا بێتەوە لەوەی کە دای خستووە، نە دام نەخستووە. ئیتر ئەمە دووبارە دەبێتەوە. ئەمە حاڵەتێکە پێی دەڵێن ڕاڕایی، وەسوەسە. بۆ گفتوگۆکردن لەسەر بەشی یەکەمی بەرنامە، لەسەر ڕاڕایی، لەسەر وەسواسی، دکتۆر ڕێبوار غەریب، پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان لە ستۆدیۆ لەگەڵمدایە، با بفەرموێت. دکتۆر گام بەخێر بێیت.
زۆر سپاس ئەحواڵ باشە مەمنون. زۆر سپاس دەکەم فەرموو سلامت بیاخ. بەخێر بێت لە سلێمانیەوە سپاست دەکەم مەمنون. وەزعی سلێمانی چۆن بوو والله الحمد لله زۆر باشە. زۆر بەخێر بێت سپاست دەکەم. ئەم ڕاڕاییە چییە لە ڕاستیە ڕاڕایی وشەیەکی کەمە لەوە بەرزتر واسواسی یعنی باشە یەکێکە لە حاڵەتە دەرونیە زۆر زەحمەتەکان کە پێشتر لە مانۆڵی دەستنیشانکردنی ئەمریکی DSM لە نەخۆشیە دڵە ڕاوچەکانە تەسنیفەکراوەتە دابەشەکرا بە یەکێک لەوان حسابەکرێ و ئێستاش نیشانەی سەرەکی بۆ ناسینەوەی ڕاڕای و واسواسی دڵە ڕاوچەیە بەڵام ئێستا DSM 5 ئەم نەخۆشی بەجیا دەستنیشان کرد واتە لە نەخۆشیە دڵە ڕاوچەکان دەریهێنا بە سربەخۆیی ئەمەندە تەنگەژەیەکی زەحمەت و گەورەیە بە سربەخۆیی لە DSM 5 باسیەکە تایدا کەسی توش بوو بە دڵە ڕاوچی ئەناسرێتەوانێ واتە بۆ ئەنجامدانی کارێک ئەبێت چەندین جار دووبارە و سێبارە و دەبارەی بکاتەوە هەنێ جاریش لە فکرە بەس لە ناو مێشکی خۆیان دووبارە کاکاتەوە یعنی ئەمە شتێکمان هەیە پێڵێن بیرکردنەوە شتێکمان پێڵێن کردار و ئەنجامدان باشە لە واسواسی ڕاڕاییەکە لە پێشان لە فکرا دروستە بێ لە بیرکردنەوە یا دروستە بێ مەرج نییە ببێ بە کردار ئێستا ئێمە چەند جۆرێکی واسواسیمان هەیە تەنها لە قسەکردنایە واتە کەسێک تووشی نەخۆشی واسواسی بووە هیچ ڕفتاری دووبارەی نییە سێبارەی نییە بیرکردنەوەی دووبارە و سێبارە و دەبارەی هەیە چۆن ئێوێ ڕستەیەک بڵێ دکتۆر ئاراس خۆشحاڵ بووم ئەمڕۆ جەنابتم بینی ئەڵێ ئەوە غەڵەتی تیا بوو دکتۆر ئاراس خۆشحاڵ بووم ئەمڕۆ جەنابتم بینی ئەڵێ لە دکتۆر ئاراسەکەم بە هەڵەوت ئەمە هەمووی لە مێشکاتەمان خواوە بە قسەکە نایڵێ لەبەرەوە دە جار ئەم جملەیە ئەڵێتەوە تو ئاوا تەمەشایەکە ئەڵێ باشە ئەم قسەی من تێگەیشتم زۆر جار نەخۆشەکەڵێ دکتۆر ڕێبوار دەرمانەکەم خوارد دکتۆر ڕێبوار دەرمانەکەم خوارد ئێڵم ئەزانم جملێتە یعنی ئەو لە مێشکی خۆی وا هەستەکە بە غەڵەت ئەم جملەی وتووە ئەبێ ڕێکی کاتەوە بە نەمەڵێک کە مێشکی مرتاحە بێ دڵە ڕاوچەی تیانە ئەنجا دەریا بڕێ واتەمە لە دەربڕینە جارێ لە بیرکردنەوەیە جۆرێکمان هەیە بیرکردنەوەیەکی زۆر ناخۆش سەبارەت بە دین سەبارەت بە ئیمانداری ئەڵێ من ئیمانم بەخوا هەیە نوێژەکەم ڕۆژوەگرم کفریە بە مێشکما لە کردداری ئەمێ قورئان خوێنم لە فکرما کوفرە خاتە ناو مێشکم تکراریەکەمەوە ئەو ئاەتە جارێک ترە خوێنمەوە دە جارەی خوێنمەوە لە نوێژەکەیە ئەڵم ئەوە من نوێژەکەم بە هەڵە کردووە ئەو ئاەتم بە غەڵە خوێندووە دە جارەی کاتەوانێ واتەمانە لە فکرە هێشتا لە کردارە زۆر پێوەی دەرنەکەوتووە لە فکری خۆی چەندین ئیعازی بەردەوام دا ئەبەزێ بۆ مێشکی ئەم کەسە کە تۆ ئەم جملەیە ئەم قسەیە ئەم وتەیە و بە غەڵە دوتووە باش ئەمە لە فکرە ئۆکەی دواتر جۆرێکی زۆر زەحمەتی ترمان هەیە لەگەڵ کوفراوەکو ئاماژەم پێکرد ئەڵێ تۆ کردداری سێکسی و ئەنجام ماوە لەگەڵ ئەو کەسانەی کە حرامن بە تۆ هەر لە فکری کەسەکە لەگەڵ دایکێژی لەگەڵ خوشکێژی بە بەردەوامی ئەم فکرە تکرارە بێتەوە ئەڵێ وام لێ هاتووە ناوێرم سەیری دایکم بکەم وام لێ هاتووە ناوێرم سەیری خوشکەکەم بکەم چکە ئەو لە مێشکی من ئیعازێک دروستە بێڵێت تۆ کارێکی هەڵە و بەرامبەر بەمان کردووە وام لێ تەمەشای دایکم ناکەم یان لەگەڵیان ناژیم ئەمێ حەزەکەم زۆرینەی کات لە دەرەوە بم نیان بینم هیچ کردارێکیشی ئەنجام نێەوە ئەتە وەسوەسە فکریەکان ئەوە بەدەست خۆشی نییە بێگومان هیچ ینی هیچ خۆی هیچ ئەو نمونانەی کە باسخوان نییە نەخێر بێگومان زۆر جارەڵێ دکتۆر هەستەکەم گوناهبارم خوش لێم خۆش نابێڵم تۆ بە پێچوانەوە تۆ نەخۆشی خوا ئەجرێ بۆ ئەنووسێ نەک گوناهبار نیت ئەجری ژۆرەگی چونکە زۆر پێت ناخۆشە یعنی تۆ بێنە بەرچای خۆت کەسێک لە فکریا بە بەردەوامی وا بزانێ کارێکی خراپی لەگەڵ خوشک و دایکی خۆی کردووە چەند زەحمەتە بۆ ئەم کەسە چەند ژیانێکی ناخۆشی ئەبێ بێگومان نەخۆشیەوە تەنها باسی فکرمان کردووە جارێک باش کۆمەڵێک نمونەی کردداریمان هەن لێرە ئەستا ئەنجامیان دەدەین لەگەڵمان بمێننەوە بەڵام بەس هۆکارم پێ بڵێ هۆکارێکی سادەم پێ بڵێ هۆکارە بنەڕەتیەکە بۆی دەست بە شتێکی کردداریکەین بەڵێ لە ڕاستیە هەموو نەخۆشیە دەرونیەکان بە شێوازێکی گشتی بە نەخۆشی واسواسی شوانێ ئۆبسێسیڤ کۆمپەلسیڤ دیزۆردەر هەتا ئێستا هۆکارێکی سەرەکی نییە بڵێن ئەو تۆ لەبەرەوەی ئەم ڤایرۆسە لە لەشتایە ئەم بەکتریایە لە لەشتایە بۆیە تووشی ئەم نەخۆشیە بووی یان ئەم هۆرمۆنە لە لەشت کەم بوو ئەمە زیای کردووە بۆیە تووشی ئەم نەخۆشیە بووی نەخێر بە هەموو نەخۆشیە دەرونیەکان و بە نەخۆشی واسواسی شوانێ کۆمەڵێک هۆکار گەل هەن یەکێک لەوانە جێنێتیک واتە بۆ ماوە باشە کە یەکێک لە خێزان و باوانی هەبوو بێ نەخۆشیەکە بۆ ئەمیش نەقڵ بوو بێ هۆکاری سەرەکی نەخۆشیە دەرونیەکان هەتا ئێستاش ئەم هۆکارەیە بە ڕێژە زۆرەکەی و هۆکارە ژینگەییەکان پەروەردەبوونی ئەم کەسە لە مناڵیەوە بۆ پێگەیشتن و بۆ گەورەبوونی
کەسێتیەکەی جۆری کەسێتی ئەمە چەندین جۆرمان لە کەسێتی هەیە بەبێ ئەوەی نەخۆشی بێ واتە پێکهاتەی کەسێتی لە گەنجێتیەوە کە ڕنگڕێژی کەسێتی مرۆڤە بێ واتە لە تەمەنی گەنجێتی و هەرزەکاری بۆ گەورەبوون بە جۆرێک کە وشێکمانێ پێڵێن پێرفێکشنیزم نازان بە کوردیی بۆ بەکارێنین بیاوێ هەموو شتەکان تەواو بێ هەموو شتەکان ویستی با بڵێن ئاوها بێ وا خۆی پەروەردەکرد بێ وا کەسێتیەکەی دروست بوو بێ ڕێژەیەکی زۆر لەمانە ئەبن بە نەخۆشی واسواسی مەرج نییە ببن بە نەخۆشی هەمویان بەڵام ڕێژەیەکیان ئەبێ بە نەخۆشی واسواسی هۆکارگەلێکی ترەوانی کە لە ژیانیانە دڵە ڕاوکیان زۆر تووشە بێ ترسیان زۆر تووشە بێ لە ڕووداوێکەوانێ کارەساتێکی بەسەر هاتووە ئەوە جۆرە وەسواسیە تایبەتەکانن کە ڕەنگە لە نمونەکرداریەکانە بۆ نمونە بۆ جۆرێکی خواردن بۆی دروستە بێ ڕووداوێکی بەسەر هاتووە ئەو زۆر جار تایبەتە بەم کەسە بەم ڕووداوە تووشی نەخۆشیەکە بووە باش بچین چینە ئەوێ کۆمەڵێک نمونەی کرداریمان هەیە بەدەست شۆردن یا بەچی فەرمووی دکتۆرگیان با دەست پێ بکەین خەریکی قاپ شۆردنە باڵێ لە ڕاستیا خۆی خانمێک قاپەشا خۆی ئەوە ڕۆتینیشە پێما بێ کوڕان کەمتر قاپەشۆن مەگەر لە جاران وابوو جاران وابوو ئێستا بە زۆری خانمان ئەمە ئاساییە کەسێک با بڵین کەف بەکارهێنێ بۆ پاکردنەوەی حاجە توشتەکە بەڵام ئەو کەسێک کە نەخۆشی واسواسی هەیە بە جارێک تەواو نابێ ینی ئێستا ئەم خاتوونە ئەم کەوچکە ئەشوات تەواو دایەنێت ئاوی پیاکە و کۆتایی پێهات ئەو جاری دووەمیش دیسان کەفی لێ ئەیاتەوە ئاوی لێە جاری سێهەم جاری چوارەم جاری پێنج تەمەشاکە نیو سەعات تێپەڕیۆم پەرداخ و کەوچکێکی نەشتووە ئەمە بۆ قاپ و قاچاقشتن باش ئەگەر بە تەنیا دەستی خۆی زۆربەی ئەو خانمانی کە نەخۆشی واسواسیان هەیە کە پەنجە نەرمەکانی خۆیان کە خانمان حەزەکە کرێم بەکاربێنێ و دەست و پەنجەی نەربێ ئەوە نامێنێ دکتۆرگیان بەس بە ئەوە بکەین بینی ئێرە ئێستا تاو شۆردت جارێک ئاوی پێداکە تەواو پاکی کەرەوە ئێستا بێگومان ئەمانە هاوکارمانن نوانەکەمان بۆ دەکەن ئێستا شۆردی ئێستا جوان جوانیش پاکی دەکاتەوە بە ئاو جاوە باشە ئاو هەیە بۆ کەسی واسواسی ئاو نامێنێ لە ماڵەکە زۆر جارەڵێ بە تەنکەر ئاوەکڕین زۆر جارەڵێ باشە بیرمان هەیە لە ماڵەوە ئەجینا ئاو نیهائیەن بەشی ئەم کەسانە ناکا بە تایبەتی لەم جۆرەی واسواسی کە وا هەستەکە لە فکریا شتەکان پیسن پاک نین ئەمە ئێستا هەر کەسێکی ئاسایی بێ تەواو کۆتایی پێدەم پەرداخەی پاک کردەوە داینا بەڵام ئەم هاوکارەمان جارێکی دیکە دەیشواتەوە چونکە لە مێشکی ئەم ئیعازێک هەیە ئەڵێ دەست پێکەرەوە بیشۆرەوە هێشتا میکرۆبی پێوەیە پاک نەبووتەوە تۆ ئەبێ ئاوی کەی پیاکەی جارێکی تر کەفیکەی لێبەی بە دووجار ئێماڵێن باشە ئەمە عادەتێکە دووجار خۆ زۆر زۆر کاتەکەی نەبردۆقەی چێکە بەس بە دووجار کۆتایی پێ نایە سێجار و دەجار و وەکوتم نیو سەعات تێپەڕێ پەرداخێ کەوچکێکی بۆ ناشە باشە جارێکی دیکە دیسان خەریکی ئیتر ئەمە بەردەوام دەبێت ئەمە یانی تۆ بێنە بەچاوی حاڵەتە بەردەوام بێت دەیان جار کاتێکی زۆری سەرف کردو لە کاتێکا چەند سانیەک بۆ دقیقەیەکی پێچە پەرداخ باشە دەست شۆردنەکە دەستشتنەکە بە سابوونێک ئەمەیان ئەمە حاجەت و قاپەکەی با بڵێن لێ بۆ کە نەخۆشی واسواسی ئەمە زۆر سادێ بۆی بینەران باڵە نەچوو وابزانێ گەریەکە دوو جار پەرداخێکیشت پێوتێ نەخۆشی واسواسی دەیان جار تیکراریە کاتەوە بە دڵنیاییەوە ناتوانێت ئۆقرە ناگرێت ئەو پەرداخی لەوێ دانابێ دەیان جاری تر کەفی لێ نەیا و نەیشواتەوە تەواو ئێستا بێنستر دەستشتنەکە هەر کام لە سابوونەکان بەکاربێنێ ئەم سابوونە سائیلانە یاخود ئەم سابوونە بەکاربێنێت بەس دەستی خۆی هەموو مرۆڤێکی ئاسایی لە پاش تەوالیەتکردن لە پاش ئەوەی کە ماوەیەک لە دەرەوە بۆ دەستی تەپ و تۆزێکی پێوەیە یەک جار بە سابوونەکە دەستێشوە باشە سابوونەکەی گیری خواردووە تەواو ئاوەکە بەکارێنێ یەک جار کەسی ئاسایی جارێک وا کەفەکەی لە دەستیە وایە سابوونەکە دانێتوانێ تا دەستیش دەچیان نانەخوا یانەچێ کارەکانی خۆی ئەنجامەیە ئەوانەی کە وەسوەسەیان هەیە وەسواسیان هەیە دەیان جار ئەم ئەمەلیە تکرارە کاتەوانێ وەک چۆن لە کاتی کۆرۆنایە جەنابەت لەم بەرنامەیە باسی دەستشتن دەکرد بەینی پەنجەکان ئاوها بێ ئەوە زەربی دەکە و زەربی بیستیکە ئەو کەسی کە نەخۆشی واسواسی هەیە ئۆقرە ناگرێ بێ پەنجەکانی دەگاتە ئەوەی کە تووشی هەندێک کێشەی پێست و ئەمانە بێت زۆر زۆر جوان زۆر جار ئەبێ بچێ بۆ لای پزیشکی پێست چونکە ئەوەندە حساسیەتی توش بووە دەستی خوراندنێکی زۆر پێستێکی ئەڕوا توێخێکی پێستی ئەڕوا کرێمی تایبەت بەکارێنن زۆر جان کە یەنە عیادە ئێمەیان بینین دەستی دیارە لە دوورەوە ئەم بینی پەنجانەی سپیە بێت چونکە سابوونی زۆر بەکارهێناوە سپیە بێ خانمان نەزانن کە سابوون یاخود جاری وایە بەزاهی
ئەم مادانەی کە زیان بەخشن بۆ دەستشتن نابێ بەس بۆ حاجەتەکە بۆی باش پاکی ئەوڵێ کاتەوە بۆی باش بینی پەنجەکانی پاکاتوانێ ئەمە بۆ دەستشتنێک ئەگەر تۆ لەو کەسانەیت کەم حاڵەتت هەیە دەبێت بزانیت کە ئەمە حاڵەتێکی دەرونیە و پێویستیت بە ڕاوێژی دەرونی پزیشکی پسپۆری نەخۆشی دەرونیەکان هەیە بەڵێ دەشۆرنەکەش تاو دەستخۆشی ئەمە دەجار دووباری دەکاتەوە دووبارەی دەکاتەوە تۆ خاولی دانەوە لێ با باسی حەمام بکەین یاڵا فەرموو تۆ بڕۆ ئەوێ فەرموو من لە بەرامبەرتان دەم لە ڕاستیە ئێرە ستۆدیۆیە جەناب دەزانی ناکرێ نە حەمامی تیاابێ نە با بڵێن تەوالێتێک کە ئەو کەسانە خۆ بەسەوە ماوە هەرەوە ماوە بەڕاستی ئەو کەسێک کە با بڵێن جیرۆدەی نەخۆشی واسواسیە بۆ تەوالێتکردنێک بە سەعات ئەمێنێتەوە لە تەوالێتەکە بۆ خۆشتنێک چەندین سەعات لە حەمامەکە چەندین سەعات ینی من ئەگەر نمونە بۆ جەنابە باسکە من نەخۆشم هەیە کە لای خۆمە یانی چارەسەر لای خۆم وەرەگرێت لە سەرەتایەکە بۆی باسکردوم مێژووی نەخۆشیەکە ئەڵێ من 8 سەعات لە حەمام ماومەتەوانێ بۆ ئەوی خۆم بشۆم تەوان خۆشتنیەکەم و بینەران نەزانانی ئەی زۆری ترین ڕێژێت چەنی پێچێت دوو ئارەسێکی لە حەمام خۆی بشوە با بڵێن دەدەقەی پێچێت چارێکێک ڕۆ بۆ نیو سەعات بۆ سەعاتێک باشەوە کەسێکەوێ زۆر شیک دەرکەوێ و مەبەسیەتی زۆر جوان دەرکەوێ با سەعاتێکی پێ بچێت ئێمەعقول نییە 8 سەعات یعنی کارەساتە یعنی هیچ ئاوێک بەش ناکە هیچ با بڵێن سابوون و تامان کەفەکە بە بەردەوامی دوو کەسی وامان هەن بۆیە وشکە ساڵی هەیە زۆر کارەساتە لە ڕاستیە هەنێک نەخۆش هەیە ئەڵێ خۆشببختانە بیرمان هەیە لە ماڵەوە ئەجینا ئەو بەشمان ناکە بە بێگومان بەشیان ناکە یان هەنێ جارەڵێ بە تەنکەر ئاومان کڕیوە من جارێکیان نەخۆشێک لە دەرەوەی کوردستان هاتەوە لە وڵاتی دانیمارکەوە جوان لە بیرمە خانمێک بووی وڵی من مێردەکەم و توێتی بڕۆ یان خۆت عیلاجەکە یان من جا ئەبمەوە لێت بەڕاستی هەنێ جار کارەسات هەیە کە لە دوای ئەم نەخۆشیە دەرونیانە دوان لە بەشی چارەسەر ئاماژەی پێ بکەین کە هەنێ جار ئەبن بە قوربانی یعنی ئەم کەسە نەخۆشە پێویستی بە دڵنەواییکردن و تێگەیشتن هەیە لەلایەنەوە کەسی کە ژیانی لەگەڵە گوزارێنێ وتی وا نردومی کە یان جابێتەوە لێم یان من چارەسەر وەربگرم خۆشببختانە چارەسەرمان کرد سپاس بۆخوا وتی بەڕاستی ئێمە مێردەکەم ناحەقی نییە وا ئەڵێ چونکە مانگانە پارەیەکی زۆر ئەین بە ئاو وتوێتی من ناکرێ من پارە لەکوێ پێنم کاسپی ئەەکەین و با بڵێن ئەو دەخلی مانگانەیە بەشی ئەومان ناکە ئەوەندە ئاوی سەرف کردبوو لەوێ جاری وایە لێرە ینی بۆ خۆ سەعاتی ئاوەکە کەس حسابی بۆ ناکایان لە پارەکەی نادەین یا کارەباکە لەوێ هەموو شتێک بە پارە و بەوەیە بەڕاستی پارێکی زۆریان نابوو بۆی کە لەبەرۆ زۆری پێچێت لە حەمام خۆی بۆ تەواو نابێت کە بڵێ من پاک بوومەتەوانێت بەشێک لە وەسوەسە فکریەکە وەکوتمان ئیعازە سەرێکێکە دروستەکە ئەو ئەڵێ لە بەشی ڕێکخستنی شتەکان ێسە لێ قاپ و قاچاقەکە باسێکێکین ئەڵێ من ئەبێ بە تەرتیب خۆم بشۆم بۆ نمونە ئەگەر 5 جار دەستم هێنابێ بەلای ڕاستە ئەبێ 5 جاریش لای چەپ بشۆم 6 جار نابێت بڕۆ بۆ 10 بڕۆ بۆ 15 بڕۆ بۆ 20 ئەبێ تکراری کاتەوانێ بە بەردەوامی خاولی و با بڵێن لفکە و کەفی کردبێ ئاوێکی زۆری سەرکە بووە کاتێکی زۆر ئەڵێ زۆر جار ئەندامانی خێزانەکە بە زۆر ئەی بەنە دەرێ لە حەمامەکە هەنێ جار بەر تونند و تیژیەکەون بەڕاستی لە پێشەوەی کە چارەسەریان وەرگرتی هەڵبەت باشە ئەمە خاولیە ئەو کەسانەی کە دەڕۆن 8 کاژێر لە حەمام دەمێننەوە یان 6 5 4 3 ئەوە کاتێکی زۆر دەمێنەوە شتێکی نائاساییە و دیسان دەبێت تۆ بزانی کە کێشێکی دەرونیت هەیە زۆر ئاساییە کەم کێشە دەرونیت هەبێت بەڵام دەبێت سەردانی پزیشکی پسپۆری نەخۆشە دەرونیەکان کەیت لەم بەرنامەیەش ئێمە نمونونەکان باز دەکەین دوای چارەسەریش دەخەینە ڕوو چارەسەر و پێشگیری ئەمەش خۆشۆردن دوای ئەوە دیسان لە خانمانە جۆرێکی تری واسواسی زۆرە کە ئەم بەڕێزە لە ئەم قاپ و قاچاقە ئەمە ئەتیادی ئەگەر ئاوا بێ بۆ نمونە بۆ ڕێکخستن یان ئەم پەرداخانە ئەو کەسەی کە واسواسی هەیە لە جۆری ئۆرگەنایزی پێوتێ ینی ڕێکخستن ئۆردەر ئەبێ بە تەنظیم شتەکان دابنێ ئاوا ئێستا بۆ ئاوا هەڵمدایە سەر ئەوێ بەڵێ دەبێت ڕێکی خاتەوە بە جوانی نەکەر ئاوەتاوان زۆر جوان ڕۆڵەکەی نوان بەڕاستی ئەبێ بە دڵی خۆی بێ نەکەوەی هەر بڵێ ئەمە ڕێک دانراوە ئەو لە خەیاڵیا گۆشەکانی ئەم خاولیە ئەگەر ناڕێک بێ ئەبێ ڕێک بێ هەنێک کەس ڕاستە بەکارێنێ ئەڵێ ڕاستەم داناوە بۆ ئەوەی سانتیمەترەکان تەکید کەمەوانێ ئەنج ئەتوان دڵم ئۆقراگرێ ڕەنگە لای بینەرانی خۆشەویست هەنێ جار بە پێکەنینەوە بڵێ ئەوە چییە لەوە کەسێکە عیبەواکە بەس بەڕاستی ئەمانە ئەو کەسانن کە هەنێ جارە بنە قوربانی هەنێ جار ئەم واسواسیە و
وای لێ ئەکات تووشی خەمۆکێ بێ بیر لە کردداری خۆکوشت نەکاتوانێت چونکە کاتێکی زۆر سەرفەکە لە ڕێخستنی شتێک کە پێویست ناکە و طبعا ئەم نەخۆشانی کە باسییانەکەین کاکتۆر ئاراس هەر هەمویان وەکو من و جەنابەت عقلیان بە شتەکانشکێ زۆر باش ئەزانێت کە پێویست ناکات چەند ساعتێک لە حەمام بێت کە پێویست ناکە ئەوەندە دەستی بشوە بەس بۆی کۆنتترۆل ناکرێت ئەو وەکو کەسێکی ئاسایی ناتوانێت بڵێ تەواو پاکە و خواحافیز ئەم کۆنتترۆلکردنە کردارێکی ئەستەمە لەلایەن ئەو کەسانی کە نەخۆشی واسواسیان هەیە باش ئەمە بۆ بابەتی ئەم ڕێکاریە هەر دیسان لە خانمانە زۆرە لە مەطبەخیشا زۆرە ڕێخستنی پەرداخەکان ڕێخستنی کەوچک و قاپ و قاچاخەکەی ئەبێ بە شێوازێک بێ بە دیزاینێک بێ کە دڵی ئەم ئۆقرە ئەگرێ کە دڵی ئەم ئاوی پێ ئەخواتەوە وا هەستەکە ئەگەر ئەم کەوچکە ناڕێک بێ لە دانان کێشەیەکی گەورەیە چونکە ئەم نائارامە وتمان نیشانە سەرەکیەکە دڵە ڕاوکەیە دڵە ڕاوکە نیشانەکانی بۆی بینەران لێمان تێبگەن مە بەسمان چێڵین دڵە ڕاوکێ یعنی ئەم کەسە بە بەرداوامی دڵی لە خێرا لیانە دەمی وشکە بێ دەستێ لەرزێ شپرزەیە لە ناخیا تووڕە ئەبێ ئەگەر ئەم دڵە ڕاوکەیە بەردەوام بێت تەرکیزی نامێنێ لە دەوروبەر خەیاڵی ئەڕوا جوڵەکانی خێرا ئەبێ ئەمە نیشانەکانی دڵە ڕاوکێن بە کورتی ئەگەر ئەمە وانە بێ ینی ئەم کەوچکەی ئەم خانمە ئاواداین ئەگەر ئاوا لار بێتەوە نابێت لە مێشکی ئەو نابێت بێ دیسان ڕێکی خا جا ئەمە بۆ کارێکی سادەی ناو مەطبەخەکەی بۆ کتێبخانەکەی بە هەمان جۆر بۆ جلوبەرگەکەی بە هەمان جۆر هەنە جار لەوانەیە بینەران هەستیان پێ کردبێ هەنێ یاریزان هەیە بۆ نمونە یاریزانی تێنسە ناوی ناهێنین بەڵام پەرداخی یان با بڵێن بڵی خواردنەوەکەی کە یان خواردنەوەیەکی ئینەرژیە یان ئاوە بە دیزاین ئەبێ ئاوهای خولێنێتەوە بۆ شێوازی کە دڵی خۆی پێی ئەڵێ ئەو دایرێکشنەیە کە بەرامبەر خۆیەتی ئەجا دڵی ئۆقراگرێ من خۆم بینیومە و یاریزانە ڕەنگە باشە لە خواردن دروستکردن لە خواردن دروستکردن خانمان دیسان بۆیە خوێنکارە خۆشەویستەکانیشمان قوتابیەکانمان ئەوانن کە ڕەگەزی مێینن ئەمانە لە خانمانە زۆرە دەست و کاریان لەگەڵ کاری مەطبەخ و چێشتخانەیە لە چێشتلێنان جۆرێکمان هەیە بۆ جۆرێک لە خواردنی تایبەت واسواسی بۆ دروستە بێت لە فکریا ئەڵێ من ناتوانم ڕۆن بەکاربێنم ڕۆن یاخود دۆشاو لە چێشتلێنانەکە بەکاربێنێ کاتێک خانمێکی ئاسایی زۆر بەسەریعی وابزانم بە 20 دقە بۆ نیو سەعات برنجێک حازرەکە پڵاوێک حازرەکە ئاڵێ ئەوە ڕۆنم تێکرد و دۆشا و ئاو چوزانم پیاز و برنجەکە و ئاوەکە و داگیرسێنێ و تەواو ئەم چەندین کاتژمێری پێچێت تا ئەم خۆراکە حازرەکە هەنێ جارەڵێ پیاوەکە بانگەکە مەڵێم تۆ ڕۆنەکەی تێبکە یان دۆشاوەکەی تێبکە خۆی لە دوورەوەسێ لای ئەم پرژەیەکی ڕۆن یان پرژەیەکی دۆشاو بەر ئەم بکەوێ ئەمە بێ بچێ خۆی بشوە ئەبێ بچێت جلەکانی هەمووی بشوە خۆی بشوە یانی ئەوە چێش لێنەیان ئیشی حەمامەکە بەڕاستی کاتێکی زۆر سەرفەکە کاتێکی زۆر سەرفەکە لەوەی کە پێویست ناکە لە کەسێکی ئاساییاوە بێ باش ئەمە هەموو ئەم جۆرانە لە خانمانە زۆر باشە دەستنوێژگرتنەکە دەستنوێژگرتن لە پیاوە زۆرێکی مسلمانە جۆرێکی ڕۆژانە 5 دەستنوێژ دەگرێت باڵێ ئەوە گەر بەس فەرز بکە 5 دەستنوێژەگرێت دەستنوێژگرتن لای بینەرانی خۆشەویست دیارەکە پێویستەکە و کەسە پێشتر تارەتی گرتی بێ یەت بۆ دەستنوێژگرتن هەر لە ماڵی خۆی یان لە مزگەوتیش بێ مەخسەلەکە ئاوەکە ئاکاتوانێت دەستێشوە دەم و چاوێشوە قۆڵی 3 جارەشوە مەسحی سەریەکە قاچەکانیەشوە کۆتایی خولەکێک بۆ 2 خولەک ئەگەر پێی بچێ ئەم کەسە تەواو بوو لە دەستنوێژەکەڵێ دەستنوێژەکەی من دروست نییە ئەبێ بیگرمەوە دەست پێکاتەوە بە هەمان جۆر ئەو پرۆسەی کەوتمان ئەم جارە مەسحی سەرم غەڵەت بوو دەست پێکاتەوە لە سەرەتاوە هەنێجار چەند جۆرێکی واسواسیە فکریەکان واسواسە کرداریەکان بەیەکەوەیە لە فکریاڵە تۆ ڕێخستنەکە و غەڵەتە لەوانەیە دەستی چەپت پێش دەستی ڕاستشت بابیڵێمەوە بەڵێ یعنی چەندین وەسوەسەی فکری لەگەڵ وەسوەسە کردارەکەیە دەستنوێژەکەی کە 2 دقەی پێچوو ئەم نیو سەعاتە خەریکە ئەمەندەی ئاو سەرف کرد ئیسرافێکی زۆر خۆی تەڕ بووە جلوبەرگەکان لەڵکە مەدەم هەموو جانم خوساوە ئەمەندەم ئاو پرژە بەرکەوتووە کە ئەچێت زۆر جارە و کەسانە لە مزگەوتەکانە کە ئەچێ بۆ نوێژ خەڵکەی ناسنەوانێ لەوە خۆیش تۆیان دەستنوێژی گرتووە ئاوێکی زۆری سەرف کردەوە من لێرەوە بەڕاستی ئەوم لامە بەسەکەمە ڕێژەیەکی زۆری دانیشتوانی کوردستان مسلمانن نوێژەکەن ئیسرافێکی زۆرە ئەمە من زۆر جار مامۆسای ئاینی زۆر هاوڕێم هەن ئەڵێم ڕەنگە زۆر پێویست بکە بەڕاستی ئێوە ڕۆڵتان هەبێت کە چکە ئەوان وەسوەسە فکریەکە بەڕاستی زۆر جار لە لایەنە ئاینیەکە وەکو دەستنوێژگرتن بۆ نوێژکردنەکەش کە کردداری تایە بۆ نمونە 3 ڕکات نوێژی مەغریب بکات
ئەڵێ هەڵەیەکت کردووە لە خوێندنی ئاەتەکەی دیسان ئەیڵێتەوە لەبەرەوە نوێژەکە دیسان دەست پێکاتەوە ئەڵێ نوێژێک کە خۆی فەرزیەک یەک جار ئەو بێ بیکەی ئەم چەند جارێک تکراریەکاتەوە من زۆر جار بە مامۆستایانەکەم پێویستە جەنابتان ئەم ئامۆژگاریانیان بنێ کە هیچ گوناحبار نییە نوێژەکەی نەکاتەوە کە بەڕاستی لە وەسوەسەکەی ئەتۆ گەر بە قسەی واسواسیەکەت بکەی یعنی گوناهبارەبی ئاوێکی زۆرت سەرف کرد نوێژێک کە خوا یەک جار لەسەر تۆ فەرزی کردو تۆ چەند جارێک کردێت هەر پێویستی پێی نییە باش ئەم نمونانە کۆمەڵک نمونەی کردارین کە لە ژیانی ڕۆژانەی هەندێک لە هاونیشتمانیانی ئێمەدا هەن حاڵەتێکی دەرونین و دەبێت ئێمە هاوکاریان بین لە چارەسەرکردنی حاڵەتەکە ئەویش نابێ هەست بە گوناح بکە کە ئەم شتەی هەیە نا کێشێکی دەرونیە ئاساییە وەکەوەی کە کەسێک نەخۆشێکی دیکەی هەیە ئەمەش نەخۆشیێکە و چارەسەری هەیە باش بەڵام چارەسەرەکە چییە؟ لەگەڵیدا باسی ئەوە دەکەین کە چۆن یادگەمان مێمۆریمان هێندە بەهێز بکەین کە شتمان بیر نەچێتەوە لە مەکتەبیش و لە زانکۆش یەکەم بین. ئێستا یەکێک لەو هاوکارانەمان کە بەشدار بوو لە نواندنەکە دەڵێ خۆم هەر بەڕاستی هەمە فەرموو بۆمانی باسکە زین مەسەلە چییە؟ سەرەتا سڵاو من ئەوەیم هەیە ینی ئەو خۆ کە دەبی ئەوە ڕێخستی بی ئەوە نابی خواردبی بەس بەو دەرەجە زۆرە نییە بۆ نمونە ینی ڕێخستنی شتەکان دەبی هەر شتە لە جێ خۆ بۆ نمونە نابی پەرداخ لە جێ قاپی بی یان قاپ لە جێ پەرداخی بیانە و کەوتکە لەگەر قاپەکان بی دەبی جیان جیاواز بی ئەگەر وا بوو چیت لێ دێ ینی شتەکان لە شوێنی خۆیان نەبوون ڕێک نەبوون هەستەکەت چییە؟ هەز بە شتێکی نامرتاحی دەکەی هەز دەکەی هەر بەڕاستی ئەگەر چاینەکەی دی مرتەح نابی ناتوانانی هیچ ئیشی دیکە بکەیت تا ئەوی تاوا نەکەی و بە حەزیت لی خۆت خەیاڵت لایەتی هەر مشکل لەکنیتی باش ئەوە لە ڕۆزانستێکە پێی دەڵێن ئۆبسێسیڤ سلۆنس یعنی خاو تەکاتەوە یعنی ئەو پێویستی بەوەنە نییە ئەو شتانە ڕێک بکات کاتێکی زۆریە بە ئەو ئیشی تری هەیە خوێندنی هەیە کاری ماڵی تری هەیە بەداخۆ خاویەکات باش ئێستا یەکێکی دیکە لەو کێشانەمان ئەم هاوکارەمان بۆ مانی دەکات چوانە دەرگاکەی داخست ڕۆشت و گەڕایەوە دیسان دەیەوێت دڵنیا بێتەوە لەوەی کە دای خستووە نە دام نەخستووە ئیتر ئەمە دووبارە دەبێتەوە دکتۆر ڕێبار بفەرموو پێمان بڵێ ئەمە چییە؟ خۆی لە ڕاستیە وەکوتم جۆری زۆر زۆرە واسواسی ڕەنگە هەندێک جار نمونونەکان ئەوەندە زۆر بێت نتوانین ئاماژە بەهاڵی بکەین ئەمەش زۆر بەکاریە کارێکی ڕۆژانەی هەمومانە ینی لە ڕەگەزی نێر و لە ڕەگەزی مێ دەرگا داخستن کە لە تەسنیفەکە پێوتێت چێکین واتە دووبارەکردنەوە باشە بۆ هەموو کەس ئاساییە کە دەرگاکەت داخست تەواو ئەڵی مطمئین بوومەوە دامخست و ئەڕۆم بەلای ئیشەکەمەوە ئەو لە خەیاڵی ئەو دانەخراوە بێبیستان چێکی بکاتەوە بۆ دەرگای ماڵە ئەڵێ دەرگای ماڵم دانەخستەوە مناڵەکان بەتەنێن لە ماڵێ یان پارەکەم لە ماڵەوەی ئەی چۆن ئەی دزەچێتە سەرمان لەبەرەوە خەیاڵاتی سەیرسەی دەکات بۆ دووبارەکردنەوە ئاساییە یعنی ئەوە هەمومان دوو جارەچین تاکی دەکەینەوە داخراوە بەس دەبارەکردنەوە و بیست جارەکردنەوەی کە کاتێکی زۆری سەرفەکە ئەوەش دیسانەچێتە قاڵبی یەکێک لە نەخۆشیە واسواسێک باش بوو بە چەند ئەوە چەند جار داخیتەوە دەجار دەست خۆش بەسە سپاس دەکەین لەولا دوو خاتوونی هاوکارمان خەریکی پاکردنەوەی کتێبخانەکەمانن لەگەڵ ڕێخستنی کتێبەکانمان ئەمەش بە هەمان شێوە بەشێکی دیکەیە لە وەسواسی هەر لە سەرەتا دکتۆر ڕێوا شتێکی باس کرد وتی هەندێکیان کێشەی پێرفێکشنیزمیان هەیە واتە دەبێ هەموو شتێک دقا و دق مەزبوط بێت اینجا مرتاح دەبن بە تایبەتی بۆ شتی داهاتوو من ئەمەم هەیە هەموو شتێک مەزبوط 100% دەبێت دقیق تەواو بێت ئەگینا تێک دەچوو ئەی بابزانین بەشداربوانی ئەمڕۆمان چێیان حاڵەتێکی وای هەیە حازرن چێ وەرە چێ حاڵەتی وەسوەسەی هەیە دەستی بەرزکاتەوە 1 2 3 4 5 6 7 8 ئەمانە تەندروستکارن بۆیە
بەلایەنەوە ئاساییە کە هەر حاڵەتێکی تەندروستی و دەروون دروستی هەبێت بیڵێن بۆ ئەوەی پەیامەکە بگەێنن دەستان خۆش بێ. 8 کەس هەمانە ئێستا لە نێو بەشدار بووان واتە ئەگەر وەکو سامپڵێکی کۆمەڵگە شوەریگرین ڕێژێکی بەرچاوە. باڵێ بێگومان ئێمە ئەڵین پریڤالنس یعنی ڕێژەی توشبوون لە نێو 100 هاوڵاتی لە دانیشتوان لانی کەم یەکێکە. باش یعنی داتایەکی زۆر وردمان نییە لە کوردستان یان لە عێراقیش بەس ئەو داتانی لە ئەمریکا هەیە بۆ نمونە لە 330 میلیۆن ئەمریکی 3.3 میلیۆن کەس نەخۆشی واسواسی هەیە. واتە هەر ڕێژە زانستیەکە ئاکاتوانە کە زۆر لە ڕەگەزی نێر و لە ڕەگەزی مێشت طبعاً هەنێک جۆریان لە ڕەگەزی مێینە زۆرترە زۆر جار دوو بەرابەرە هەنێک جۆریشان لە ڕەگەزی نێرینە وەکو پارە بژاردن پارەکەیانێتەوە ماڵەوە نەک هەر لە بژاردنەکەی گومانی هەیە چەندین جار ئەبێ بیبژێرێت و تێکی کاتەوە پێشی پاک نەبێ ئەگەرم دوو جۆرەی لە وەسواسی فکری هەبێ ئەڵێ پیسە ئەبێ بە معقیم وشێت پاکی کاتەوە پارەکە تەڕە بێ دایانێ دیسان وشکێ کاتەوانێ ئەنجا پارەکە هەڵەگرێ یان مۆبایل کە دەستکاری بکە ناتوانێت لەسەر مێز و شت دابینە بێت دیسان تاقیمی کا پاکی کاتەوە وشکێ کاتەوە یانی کاتێکی زۆر بەمە بەسەرە بە لە ڕاستیە ئەگەر توشببووی نەخۆشی واسواسی بێ لای ئەو ئەم ڕەفانە تۆز و خۆڵی لەسرە بەم پەڕۆیە و بەم پاکەرەوەیە کافی نییە جارێک بیسڕێ بەردەوام خەریکی پاکردنەوەی پێشتا پیسە باڵێ هێشتا پیسە پاک نەبووتوانێت زۆر جار بۆ ئەرزیەکەش وایە باشە ئەو خانمانی کە ئەمەش پاکە کاتوانێت ئەگەر فەرش بێ فەرشەکە ئەبێ بشوە کە میوانیت دانیشتۆوانەڵێ لای من ئەو میوانە تۆز و خۆڵی دەرەوەی هێناوە فەرشەکەی پیس کردوەوە دیسان بیبین بیشوین یعنی بە بەردەوامی خەریکی شتنی ماڵەکەشتە نەکرد قاپ و قاچاق و جلوبەرگەکەی خۆی کەوتمان ئەوە جارێ خۆی لە دەرەوە بێتەوە جلوبەرگەکەی ئەوە شۆراوە هیچ کە میوانیش ێت بەس پێی عیبە بە میوان بڵێ تۆش جلوبەرگەکە بشڵێ زۆر جار جێی پێڵاوەکان شوێنی گۆرەویەکەی هەر هەموویە بێ دیسان من بەو مادە پاکەرەوەی دیسان پاک بکەمەوە ئەویش خەریکی ڕێخستنی کتێبەکان خەریکی ڕێخستنی کتێبەکانە بە دیزاینێک وەکو ئاماژەمان پێکرد لە مەتبەخەکە کە خۆی دڵی پێی خۆشە دیوی کتێبەکانی بۆ دەرەوە بێ زاویەی کتێبەکان چۆن دابندێ ئەمە لە ڕێکخستنایە با بڵێن ئەم جۆرە واسواسیە بەڕاستی کاتێکی زۆر بۆ ئیشێکی کەم کە پێویست ناکە ئەوەندە خەریکی باشە یەک دقە بەس مەجانم دە تۆزێک بڕۆ ئەولا ببوورە بڕۆ ئەوێ ڕوت لە هاوکاران بێت ڕوت لەوان بێت ئەم هاوکارەتان چی کرد ئەم هاوڕێیەتان ئەها چەند جوان ڕێکی خستووە ئاوا گۆشەی تایبەتی بۆ داناون ڕووی کتێبەکان اینجا هاتووە لێرەش سێ کتێبی هەمان جۆری بە تەنیشتێکەوە داناوە جوان جوان ڕێک خستووە ها ئەمەش بە هەمان شێوە ئەمەش دیسان ئەمە دیسان جۆرێکە لە جۆرەکانی واسواسی کە کەسەکە کاتێکی زۆر سەرفەکە بۆ ئیشێک کە بە کاتێکی کەم ئەنجامە دێ عادەتەن باش ئەوش ینی کاتێکی زۆری ڕۆژەکەی ڕۆشتۆ لە کاتێکا و ئیشی تری هەیە خوێندنی هەیە یان کاسبی هەیە باش کاتێکی زۆری سەرف کرد چارەسەر چییە؟ چارەسەر لە ڕاستیە زۆرە بەڵێ لە ڕاستیە چارەسەر چەندین ڕێگای چارەسەرمان هەیە ینی ئەمە ئەو جۆرانەمان باس کە ڕەنگە هاوڵاتیان بینەرانی خۆشەویستە و کەسانی کە گرفتارن بە نەخۆشی واسواسی وتمان لێی تێک نەچێت جۆری کەسێتیەکە جیاوازە لە چۆری نەخۆشیەکە ئەگەر چوو بۆ لای پسپۆڕێکی دەرونی و بە نەخۆشی واسواسی قەهری دەستنیشان کرا ئەبێ بچێتە کۆرسی عیلاجیەوە من هەمیشاڵم کە تۆ دەستت کرد بە هەنگاونان بۆ چارەسەرکردن بۆ عیلاج ئیتر تۆ لە سەلامەتیای ئیتر ئەو دڵە ڕاوکێ و ناخۆشی کە هەستی پێەکەی لە ڕەوێتەوە کەواتە نەخۆشیەکمان هەیە ناخۆشە نەخۆشیەکی ناخۆشە کاریگەری بەسەر ژیانی ڕۆژانەتەوە هەیە خۆت و دەوروبەرەکەتی لێ بێزارە بەڵام خۆشبەختانە چارەسەری هەیە دەبێت سەردانی پزیشکی نەخۆشیە دەرونیەکان بکەیت ئاساییە ڕاوێژی پێ دەکەی ڕێگە چارەت بۆ دادەنێ و لێی ڕزگار دەبی هاوکارەکانمان دەتوانن بفەرمونەوە ئەوێ دەستان خۆش بێت بفەرمونون